ئەم ناوچەیەکی تایبەتمەندە لە کوردستان و لە عێراقدا واتە هاوشێوەی نییە ئەو ئاوانەی کە لەم ناوچەیەدا هەیە و هەم دروستبوونیان کە بە شێوازێکی زیندووە لە ئێستا ئەشکەوتەکە لە ئەمەلی دروستبووندایە بۆیە گرنگەکانیان هەم لە ڕووی ژینگەی و هەم گرنگی بابەتی تریشیە یەکەم گرنگی ئەوەیە کە لایانی زانستی بابەتەکەی ینی بۆەوەی ئێمە لە ژینگەی جۆلۆجیا و سروشتی ئەم ناوچەی لە ڕابردووە تێبگەین و لە ئێستاەوە بزانین لە داهاتووە چی لەم ناوچەی ڕوودا و گۆڕانکارەکان چین خاڵی دوم ئەو ترشێک کە باسمان کرد تشی ئێست و ئێسۆفۆر کە ئەم ترشە خۆی لە تاقیگایە دروستەکرێت بەڕاستی بەڵام ئێمە لە ئەشکەوتی دەرزی لەو ترشاوی کە هەمانە لە ئەشکەوتەکە بە شێوازێکی سروشتی ئەم ترشە دروستە بێت بۆیە گرنگەکەی لەوەیە ئەکرێت لە ڕێی دامەزراوەیەکە کە حکوومەت پلانی بۆ دابنێت بکرێتە هۆی بەرهەمێنانی ئەو ترشانی کە لە مختبەرە بەکارێنێن وەکو ترشی ئێس و ئێسۆفۆر و هەروها ئەو گۆگردەی کە هەمانە ئێمە بە دیواری ئەو بابڵی ئەشکەوتەوە گۆگردەکە خۆی بۆ قەزای اقتصادی بەکارێ واتە ئابووری ئەکرێت بۆ داودەرمان و ماوەدی پزیشکی بەکاربهێنێت و ئەکرێت بۆ داودەرمانی حەشەرات ئەمانی لە بەکاربهێنێت و سوودی زۆر زیاتریشی هەیە لە دروستکردنی مەوادی پاکەرەوە وەکو سابوون و شامپۆ و بەم بابەتانە و خاڵێکی تر ئەم ناوچەیەکرێت بکرێتە ناوچەیەکی گەشتیاری سروشتی یاخود ژینگەیی زۆر گرنگ بۆ ئەوەی کە ئەم سروشتە ناوازەی کە لە چەمی ئاوەسپی هەیە و لە گۆڕانی ڕەنگی ئاوەکە و لە بۆنەکە و لەو دیاردانی کە لە ئەشکەوتەکاندا هەیە خەڵک پێی ئاشنا بکرێت و ئەبێتە سەرچاوەیەکی داهات و ئابوووریەکی باش هەم بۆ خەڵکی ئەم ناوچەیە و هەم داهاتێکی باشیش بۆ حکوومەتی هەرێمی کوردستان.